أما صحيح مسلمة هاتو النووي لجر الشرح أم لفظية ألد الخصم أفرمي كسيكا كأقربيتو لقلتو يقصبك لسر بابته تو بلغي بو بيني تولو بابتا قناعتي بيبكي بتوي قناعتي بيبكي بلا مونا قناعتك على لسر أو بابتا لا شيء أروابو لا كتر بابتي كتر أروابو بابتي كتر راكا باصة نهاية بجيري جاني مناهنتو باتشي فرمي كسيك لنا شيوك وأروا أم ديو شيوك أقري أمبري أقري تو چیت ئەوبەر کە ئەبینێت تۆ بەرەو ڕووی ڕۆی ناوێ پێت بگا خۆی لە تۆ دزێتەوە چێتە ئەوبەر کە تۆ ڕۆیتە ئەوبەر ئەچێتەوە ئەوبەر کە تۆ ڕۆی تۆ ئەوبەر ئەچێتەوە ئەوبەر ئەو ئەلەد الخەصیمە باشە لە بەڵگەهێنانەوەش هەم منافق وایە بە شتێک گەڵێ ئەو شتەوانیە تۆ ئەتەوێت بە ئاەت قەناعەتی پێ بکەی بە حەدیث قەناعەتی بۆ بکەی بەڵگەی بوێنیتەوە چونکە ئەو خۆی لەگەڵ ئاەت و حەدیثانی یەکسەر ئەو واز لێ بێنە ئێمەیان چی لێکی ئەخ تۆ جارێ بە ئەمە دانی پیا بنێ بڵێ غەڵەت بووم تایە نایە دان بنێ بە غەڵەتی خۆیان چونکە ئەو بۆ فێربوون نەهاتووە ئەو بۆ ڕاستبوونەوە نەهاتووە ئەو بۆ جیاتی هاتووە وەکو خەڵکی ئەمڕۆ زۆربەی گوێ ناگرێ بۆ ئەوەی فێر بێ گوێ ئەگرێ بۆی ڕەخ نەبگرێ باشە هێشتا وتارەکەی نەکردووەتەوە هەر سەری بابەتەکە بینێ وانییە تۆ وتارەکە بکەرەوە بزانە قورئانە یا حەدیثە چونکە ئەگەر تۆ بڵێ وانیە تۆ بە قورئان و حەدیث ئەڵێی وانیە بەچی ئەڵێی وانیە ئەگەر گوێش بگرێ بە عەقڵەکەی خۆی قیاساتێکەکە یەکسەر وەکو شەیطان چونکە وتمان کێ قیاساتی عەقلی کرد لە بەرامبەر ئاياتی الله جل جلاله لە بەرامبەر فەرمانی الله جل جلاله شەیطان یەکسەر شەیطان ئاسایی استیعانەکە بە مامۆساکەی کە ئیبلیسە قیاساتێکی عەقلیەکە وەڵێ وانیە ئاەتەکان بەدرۆ هاتەوە بۆ قیاسات عەقلی خۆی أنا خير منه خلقتني من نار وخلقته من طين نابێ ئەوە وابێ چونکە ئەگەر ئەوە وابێ و عالەمە ئاوای لێ ئەمە قیاسات عەقلەکەی ئەو دینەکەی ڕەت کردەوە ئاەتەکانی ڕەت کردەوە تەواو چی کێ فێری کرد ئوستازەکەی کێ بوو ئیبلیس بوو ئەو منافقە ئەلەد الخیصام هەر چۆنێ ئاەتی بۆ هێنی حەدیثی بۆ هێنی حەقائقی پیشانەی بەڵگەی عەقلی بۆ هێنیتەوە ئەو ڕاکە بۆ بابەتێکی تر و دان بەوایە نانێ لەمایە غەڵەت بووە خۆی ئەبێت چی لەسەرە بیکە دانی پیانێکە غەڵەت بووە ها و بڕیار بدا جاریت کە نەیکاتەوە ئەمە دووەم خاڵ سێمیش قەرەبووی ئەوە بکاتەوە کە لە دەستی دەرچووە مؤمن واکە ئیماندار کە تۆ چی ئەڵێی بەپێی ئەم ئاەتە ئەم شتت غەڵەتە ئەڵێ ڕەحمەتی ئەڵڵات دەبێ وەکو عومەر رحم الله من أهدى إلينا عيوبنا رحمتي الله لو كسي عيبكاني خمانان بهدية بيدا خوت الله عمر زياتري وافر إيمان دار واه رحمتي خواد لبي خواد جزات باتو توم عيبي خوم بيوتم بالين بيتر من نش موسرمه وإن شاء الله هولي شيبو يم حقي بو كمو أما موقف إيمان دار ألد الخصم نيه قابلي حق قبولك بهركز به ولا هركز يك به بلا منافق نایڵێت تۆی لەگەڵ ببڕێنیتەوە ڕاکا بۆ شتێکی تر ئەوە چۆنە ئەمەیان چۆنە نەتان دیوە بەم ڕۆژگارە تووشتان نەبووە بە تووشیەوانەوە ها جا بەڕاستی کێشەی منافق چییە بەتاڵە ئەشێوێ بە حەقی بزانی تۆ حەقیت ئەشێوێ خۆت بە بەتاڵ بزانی هەوڵی ژەیە ئەوە بکا بە قەناعەت لەلات خۆی کە بەتاڵە خۆی بکە بە حەق لە تۆ کە حەقی تۆ بکە بەتاڵ لە خۆت ئەویشی منافقە ئەو ئەلەد الخیصامانە هەموویان ئاوان بەتاڵەکەی خۆیانیانە لێکەن بە حەق حەقەکەی خۆتە لێکەن بە بەتاڵ نەکەی هەڵخەڵەتی پێیان نەکەویتە مناقەشەش لەگەڵیان ئەمانە حلیان بەزەوەی تۆ چی بکەی فاعرضوا عنهم وقل لهم في أنفسهم قولا بليغا الله جل جلاله ڕێنمونی کردوین پشتیان تێکەنەوەنە پیسن تۆ چیەکەی ڕوەکەی تە پیسایی تعاملی لەگەڵەکەی ئێدە تۆش پیسەبی تۆش بۆ گەنەکەی تا ئەگەر قەولەن بەلیغات پێ بیڵێ بینێ بەسەر دڵیانەوە وقل لهم في أنفسهم قولا بليغا ئەسکە پێو نییە پشتی تێکە تا ئاعرضوا عنهم إنهم رجس هەر بۆ جەهەنەمی ژەڕێن تۆ خۆ تۆ پێت خۆش بێ پێت خۆش نەبێ ئەمە سێ علامات لەم ئاەتەیە